ئەمە ورکشۆپە بۆ ئەوەیە کە عێراق یەکێکە لە ئیتفاقەکانی پاریس کە سندوقی پاریسی سەوز ئەم سندوقە لە 2015ەوە لە پاریس دروست کراوە بۆی هەموو وڵاتان تێیدا بەشدار بن بە ئامانجی ئەوەی پلەکانی گەرما دەرەجە و نیوێک تا 2 دەرەجە کەم کەینەوە بە تایبەتی ئەو وڵاتانی کە نەوتین ئەو وڵاتانی کە پیشەسازین. عێراق پابەندی ئەمە ئیتفاقیەیە کە لەگەڵ وڵاتانی جیهان کار دەکا ئەم دەرەجەی نزم کاتەوە. بۆی ئەم ورکشۆپە بۆ ئەوەیە UNDP دەوێت ڕێنمایی و پاڵپشتی عێراق بکات چۆن سود لەم سندوقە وەربگرێ کە ساڕانە 100 میلیارد دۆلار لەم سندوقە دادەنرێ بۆ ئەوەی وڵاتان بە تایبەتی ئەو وڵاتانی کە پێویستیان بە هاوکاری هەیە سودمەند بن لەو دەعم و لەو هاوکاریە. ئەم ورکشۆپ بۆ ئەوەیە کە چۆن ئەم میکانیزمانە بگرینە بەر لە ئاستی عێراقدا و لێژنەی بۆ دروست کراوە بێگومان دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە زۆربەی لێژنەکان ئەندامی هەیە بە تایبەتی لێژنەکانی گۆڕانکاری. لەبەرەوەی عێراق بە گۆڕانکارێکی زۆر سامناکی تەقید و مەناقدا دەڕوا. مەسەن ئێمە ڕۆژانە هەستی پێ دەکەین لە ماوەی ساڵی ڕابردوو بەپێی تۆمارەکان 106 ڕۆژ ئێمە تۆزبامان هەبووە لە عێراق و گرفتی ئاو هەیە و پاشماوە جەنجەکان هەیە. ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر گۆڕانکاری کەشوهەوە.